بەنای خۆی گەورە و مهرەبان من ئارام مستەفا دەرچوو کۆلێژەکان یونایتد ساینس دوانەوەندی سەلاحەدین ئەیوبی کوڕانم سوپاس بەخۆی گەورە توانین پلەی هەشتم بەدەست بێنم لە سەراستی هەرێم زۆر سپاسی خێزانەکەم و دایک و باوکمەکەم زۆر سپاسی مامۆستاکان بەکەم کە زۆر هیلابوون لەگەڵمانە چەند جار لە زۆر یاریدە دەرمان بوون چەند جار لە دوای داوامی ئاسایی قوتابخانە و لە ڕۆژانی پشودا هاتوونەتەوە دەرسیان پێوتوینێتەوە چەندین پرۆگرامیان بۆ ڕێخستە بووین وەکو پرۆگرامی باڵ و پرۆگرامی زیرۆ میستێک کە من خۆم زۆر سوودم لێبینی لە پرۆگرامی زیرۆ میستێکدا نزیکی 14000 پرسیارمان هەل کردبوو سەبارە بە سعیکردن پرۆگرامێکی تایبەتم نەبوو لە ڕۆژێک بۆ ڕۆژێکی تر ئەگۆڕا بە شێوەیەکی گشتی لە ڕۆژانی داوامی ئاسایی قوتابخانەدا نزیکی 5 ساعت سەیمە کرد لە ئیزنەکەدا لەگە پرۆگرامی زیرۆ میستێک ڕۆشتم و نزیکی 10 بۆ 11 ساعت سەیمە کرد لە هاویندا لە پێش دەستپێکردنی دەوام دەرسەکانی کوردی و عەربیم تەواو کردبوو و بەشێکی زۆری بیۆلۆژیشم کردبوو دووبارە سپاسی مامۆستاکەم و قوتابخانەکەم و پەروەردگاریشم کەم ڕۆتوانیم لێرە بم زۆر سپاس.